يا أخوة بخير برنامجك. خوش بكتم كتشي خو حزناكي مالك هتساعدة تشوف كلمة مكان كتم من لەگەڵ فرەژنیانی بەڵام هەنێکات کە پیاو هەقی خۆی بێت ئەبێ ئێمەشدان بەوەیە بنین کە ژن بێنێت کە ئەڵین حەق ئاو ئەوەستێت. خوا گەورێ. دەزانم کچم ئامەتو بیلە ئەمەش زانی خوا گەورەیە بەس ئەوەش لەبیر نەکەی ئەموو داچی ئەحمەدی چامان لە وێنەوەکەی خۆمان ببینین لە باوشەی بکەین ماچی بکەین بۆنی بکەین ئێمە خۆشت دەزانی ئەحمەد تاقانەی چاک خوشکانە دا توش ئەوەندە دەڵت ڕاق نەبی کچی خۆم دڵم ڕق نییە مامەکان بەڵام چێ لە ئەحمەد خۆی ڕازێ بێت. ڕازی نابێت چییە؟ ئەبێ هەر ڕازی بێ. کچی خۆ ئەو ڕۆکە ئەحمەد هاتەوە مارێ ئەتو ئەو مۆزعی ژینانی لەگەڵ باسکە ئیشەڵڵا ڕازی دەبیتن. باشە مامەکان باشە. زۆر باشە هەستە گولی زارەمە با بڕۆین. بۆ کوێ قاوەکە تا بخۆن؟ نانە بەس ئەتو ئەوی لەبیر مەکە کە ئەحمەد هاتەوە ئەو بابەتەی لەگەڵ باسکەوە باش لەبیری نەکەی. باشە یا الله وەرە خێرە خوا بەدڵین گۆرەکە ئیشەڵڵا. یا الله کوڕی خۆم شێرەکەی خۆم باوکە تۆ نازانی وەک دایکم پرچم دابینی دایکم کەنچی دێتەوە؟ کوڕی خۆم دایکت لەگەڵ دایەگەورە چۆ بۆ ئەمڕە ئیشاڵڵا هەفتەیە دێتەوە کوڕەکەم ئەی باڵێ محەممەد زوو پرچە دادێتێماری دادنێرگزی ئەی ماشەڵڵا دادە نێرگستان خۆش دێ؟ بەڵێ ئەی ئافرین بە کوڕە جوانەکانم وەی ئایدا چی داکۆ تەمەندرێر بی کوڕە جوانەکەم بەخێر باشی بابا سپاس دەکەم کوڕم ئۆلۆکێ خۆتان حازر کردی ئەوها ڕێماری دادنێرگزی کوڕم 100 جار پێم گوتی ناس نەماری نێرگزی تێگەیشتی کوڕەکە کچەکەم بڕۆنە دەرەوە ئێستا من دێم باشە؟ دەی ئافرین ئافرین گەوام کە بابا لە پێشەو منداڵانە ئەو قسانە مەکە کوڕم ناچی نەفەسیان پیسە بابا گوناحە وەڵا گوناحە دوای ئەحمەد ئامۆزامە نێرگز منداڵەکانی لە من خۆشتر دەوێتن گوناحی چییە تاوانی چییە دڵی مرۆڤەکی وا لێ بکەی کوڕ بە دێمە تاوانمان چیە کوڕ ئەوانە نەزۆکن نەزۆک دوای مندارەکان بە چاو بچیە کوڕ چێن بەسەری خۆمان بکەین بابا مردن و ژیان بەدەست خوایە ئەوانە هیچ گوناحیان نییە ئەمن هەر دەچم دەبڕۆ کوڕم دەبڕۆ دادنێرگزی ئەی قوربانی بم ئێستا دەچین کچی من ئێستا دەچین کوڕی من ئەم بۆ بە پێشکەون ئەی ئافرین بڕۆ کوڕم بڕۆ 100 دکتۆرمان کرد هەتا ئەو دوو مندارەمەم خدا لەو گەورەی خۆت لە چاو و نەفەس بیان پارێزی یا ڕەبی خوددایە دەستەکان خۆش بوو ئەحمەد پێی بڵێم ژن بێنێت نانا نایڵم ئەگە ژنێکی کە بێنێت من ئەحمەد لە دەستێم چیە نێرگز دەتەوێت قسەش بکەی؟ نا دەمادام خەبەرت خۆشت دەدەمێ ئاکام تەلەفۆنی لێو کردم گوتی لەگەر منداڵەکان دێمەکن دادە نێرگزی خوا بەڕاستە ئارێوەڵە دەیا خوا بەخێر بێن دە باشە هەدێم بۆیان کڕێەوە چم بۆیانە پێچم و یەمەوە ئەیدە باشە چاکەکەی باشە دێکان چن و نێرگز دوو دیاری بچووکم بۆیان کڕێەوە بایانە ئەی پێچم دەست خۆش بوو زۆر زۆر باشە ئەوە چیە نێرگز؟ ها هیچ هیچ نییە کێ تەلەفۆن دەکات نێرگز؟ دایکتە ێ باشە لەو جوابی نادەیەوە؟ ئەمڕۆ لێرە بوون لێرە بوون؟ لە بە منیان نەگۆ دە جوابی دێوە جوابی دێوە سەلۆدی جوابی ئەمەوە دەرکەیە هەستا هەستە نێرگز بڕۆ دەرکەی بکەوە باش یا الله یا الله یا الله یا الله
زۆر شکر ئەی خودای گەورە دڵی نێرگزت نەرم کردو ئێمەش بتوانینەوەی خۆمان ببینین زۆر شکر خودایە اوف اوف ئەو هەموو ئۆفەر لە چییە گولیزار بووکە نەزۆکەکە و جواب نایاتەوە هیچ تێدا ڕەنگە مەشغوڵە ئاگای لێ نییە بزانم ئەو مۆزۆعەی بە ئەحمەد و تۆ یان نا حتما پێی گۆتیش نییە ئەدی لەبەر چایمە وعدی نەدا گوتیان پێی دەرێم ئەی بۆ جوابی من نایاتەوە ڕاست ئەم تەلەفۆنە چاوەکە دەکەم با بۆی بکەمەوە ئاخر تەلەفۆنم ژاتۆ دەبیکە جواب ناداتەوە بەخوا 1000 ساڵی تر هەر ئەبێژن بۆ ئەحمەد بێن و نەوەی خۆمان لە باوەش بگرین ڕا ئەم تەلەفۆنەش لەگە دەکەم من لەگە ئەحمەدی دەکەمە بەخۆم لەگە ئەحمەدی ئێستا ساڵ دەکەم ئەحمەد جان منداڵەکان دایمەن حەزیان لێرەیە محەممەد و ئەستێرە دایمەن لە هەفتەچی نێرگسخای نەبین دڵیان داناکەی بە قوڕان کاکەکەم کاتێک محەممەد و ئەستێرە دێن ئێروکانەوە دەزانین منداری خۆمانە هیچ فەرقی نییە لەگەڵ منداڵێتی فەرقی نییە ئینشاڵڵا ئەفۆم ببوورە ئەلو باوکە جان ئەحمەد باشی کوڕی خۆم لەخوای بە زیاد بێت و چۆنی بابە جان لەخوای بزانم ئەرێ پێم برێ کوڕی خۆم نێرگەز هیچی لەگە باز نەکردی وەکی چی بابە کوڕی خۆم یعنی باسی داهاتووتان یعنی هیچ دەچی باز نەکرد بابە ئەو قسانەیانی چی تێناگەم ئەو دەدەمەر تێناگەم باسی چ دەکەی ئەلو باسی ژنێنانی لەگەڵ نەکردی دایکە باشی نەخێر باش نیم باسی لەگەڵ کردی یان نا دا جارە میوانمان هەیە دوای قسەی دەکەینەوە خواحافیز تەلەفۆنیش داخە هەستە قەیناک هەستە چێوە هەر ئەبێ ئەمڕۆ ئەو مۆزوعە یەکلایی بێتەوە دانیشە نایی خۆی بینە سبێنێ دەڕۆی نا ئەمڕۆ ناتوانم تا بەیانی چاوەڕێکەم هەستە خوارە زاحق هەستە خودکۆ با بڕۆی ئەست تەلەفۆنێکی بۆ بکەم من ئەیکەم بۆ ئەحمەد ئەدیاکەم محەممەد کۆ لەگەر داوامێ زۆر زیرەکە مامۆستایەکان باسی دەکەن وەڵڵاهی پێم خۆشەکە جێم لەوەی دەبێت ئەفۆم ببوورە ئەلو کوڕم وا لەگەڵ باوک تا هاتین باشە بەخێر بێن یاخوا ئەحمەد ئەوە چێ بۆ تەلەفۆنە ئاکەم وەڵڵاهی ئەوە داکو بابمە چیان دەوێ ژەهێن لێ تا کردیمە لە بۆ مەوزوعی من و نێرگزی دێن دیسان بەخوای مام و مامۆژن و شتەشان لە بنسەری هەیە نازانم چیان لێ بکەم ناوەکەم ئەمە بۆ کوڕی من ئەوەش بۆ کچی من سپاس دادەنێرگز قوربانتان بوو هەموو جارشتی جوانتان بۆ کڕم بەڵام بە شەرتێ زوو بێن بۆێرە باشە بەڵێ دەهێستم بە یاریەکە بکەین چی یاریە بکەین حەسان لە چیە هەبووری دەهێستم بابیکە بوری دەباشە ئەحمەد جان ئەم دەڕۆم شەوە دەڕۆیاکەم نانە ئیسراحەت خۆتان وەرگرن ئەم دەڕۆم کوڕ کاکە دەدانیشە نانە ئەحمەد جان ئەم ڕۆیشتم لەسەر ئیزنە دانیشە ڕاوە دەرکەیە نێرگز بۆ درگایە با بچم بیکەم ئێستایەمەوە باشە دانیشن ئێ نێرگز ئەو دەرکەی بکەوە تو دانیشە یا الله السلام عليكم عليك السلام ورحمة الله کوڕی خۆم باشی سلام علیکم بخير بێ هاکە باشی کوڕی خۆم ئەمەدێش دا جام بخير فەرمو دانیشە بەخێر بێ ئامۆژن بەخێر بێ خۆش بیا خۆش بیا منداڵەکان دەینی سەرچاو باشی ئاکەم ئەحواڵ باشی مامەجان ئەستماز دەکەم ناوەکان چۆن ناکەم والله الحەمدولله مامۆژن وا لێرەنە یاخوا بەخێر بێ خۆش بیا کوڕی خۆم ماشاءالله ما شاء الله عليك سجانك يا الله ما تكلمي تماشي ما ضمن داري سنة ودانا ڕاستەکەی ماڵێک مناڵی تیا نەبێ ئەو ماڵە هەر نەبێ باشترە
ئەحمەد جان مامە جان لەسەری زنتان ئەم دەبی بڕۆم ئاکامژان نۆ دەڕۆم چێوە دەچێ وڵای دەی بچینەوە ئەحمەد کوڕی خۆ بێگەڕێ ئەو ئەنەش گوناحن ئەو ماڵە بێ منداڵە ئەوانە چ بکەن ئەوانەش وەرز دەبن هەستە کچی خۆم دەڕۆی نانا ناڕێت ئەمە لە گردالە نێرگزی گەمان دەکەی نانا کچی خۆم هەموو هەفتان دەتان هینمەوە یەڵە با بڕاشە بڕۆ بڕۆ خواحافیز دەی خواحافیز خواتان لەگەڵ خواحافیز بەخێرچن بەخێرچن لەگەڵ